لە ئەڵەبجا چەند کارگەیەکی گرتنەوەی ئاوی هەنار دانراون بە مەبەستی دروستکردنی ڕووبەهەنار. بە پێی وتەی خاوەن یەکێک لە کارگەکان کاراسانێکی زۆر باشە بۆ کەسانەی دەیانەوێت ڕووبەهەنار بکەن. بە کاتێکی کام زۆرترین ئاوی هەنار دەگرنەوە. ئەم جوتیارە دەیەوێت ڕووبەهەنار دروست بکات. سەرەتا دەیەوێت لەم کارگەی ئاوی هەنارەکەی بە کاتێکی زۆر کەم بگرێت و زیاتر هەنارە ترشەکانی هێناوە. زۆر ئاسان کاریە. جاران تۆ تەنێ هەنار لەو ئەچێ بڵێم بە 2 ڕۆژ بۆ دانەتەکە. ئیسە بە چەند سەعاتێ توانی 2 تەن هەنار بکەی بە ئاو ئاوەکەشە توانی دانیت. بۆ نمونە مانگە 2 مانگ دانی ئاساییە. حال زۆر مهمە زۆر کابرا بووە پارێکە هەناری بردووە لە عەلوە دایناوە نەفرۆشاوە حیجی نەکردووە. ڕێک هاتووە لێ بە 2 تەن 3 تەن کردووە بە دۆشاو دایناوە بەهارەکەی بەکارهێناوە بۆ شربەت بەکارهێناوە بۆ دۆشاو بەکارهێناوە شتێکی زۆر باشە. خاوەنی ئەم کارگەیە دەڵێت لە ماوەی سەعاتێکدا دەتوانن ئاوی 4 تۆن هەنار بگرنەوە. لە هەر تۆنێگاوی هەناریش 85 بۆ 90 کیلۆ ڕووبەهەناری لێ بەرەم دێنرێت. بەو پێی ئەڵەبجە بە شاری هەنار بەناوبانگە و ساڵانە ڕێژەیەکی زۆر هەنار بەرەم دێنرێت. وای لە بەشێک لە جوتیار و باخەوانەکان کردووە ئەو هەنارانەی کە زۆر ترش و وردن بە شێوەی ڕووبەهەنار بیفرۆشن. من ئەم جیازە لە ئێران هێناومە. ئەم جیازم کەوتە بەرچاو پێم باش بوو وتم بۆ لای خۆمان باشە وتم لە سەعاتێکە ئەم جیازە 4 تەنەتەکێنێ من ڕۆژانە تا 20 تەن 25 تەن هەنارم بۆیێت. هەم بۆ من ئیسفادەی هەیە و هەم بۆ خەڵکەکەیش ئەو هەناری کە ئەمێنێت و کابرای فەلاح ئەتوانێت یەکەی بەکاری بێنە بیکا بە ڕۆبنار هەم سوودمە نەبێ لێ و هەم بۆ منیش باش. دامەزراندنی ئەم جۆرە کارگانە کاراسانێکی باشی بۆ کەسانە دروست کردووە کە ڕووبەهەنار دەکەن و کاتێکی زۆریان بۆ دەگەڕێتەوە. بە پێی وتەی خاوەنی ئەم کارگەیەش ڕۆژانە 20 تۆن هەنار ئاوی دەگرنەوە. ئەوەش ڕەت دەکاتەوە کە جۆرێک لە تاڵی لە ڕووبەهەنارەکەدا دروست بکات. ئێستا هەمووی لێ ڕازیە و لەخوا بەزیاد بێت تاڵیشی ناکە جیازێکی پێشکەوتووە. ئەم جیازە کامل هەمووی ستیلە مادەی ئاسنیتیان نییە خەڵک ئیسفادەیشی لێکا و لە سنووری پارێزگای ئەڵەبجا ساڵانە نزیکەی 30,000 تۆن هەنار بەرەم دێنرێت. جگە لەوەی لە بازاڕەکان ساغ دەکرێتەوە ڕێژەی زۆری وڵاتیانیش بە شێوەی ڕووبەهەنار دەیفرۆشن. ماوەی چەند ساڵێکی شابۆی زۆری کارگەکانی گرتنی ئاوی هەنار لە شارەکە ڕێژەی ئەو وڵاتی و باخەوانانش زیادی کردووە کە هەنارەکانیان دەکەن بە ڕووبەهەنار و ئینجا دەیفرۆشن. سامان فتاح کەناڵی ئاسمانی پەیام هەڵەبجە.